یانەی شورتە لە نێو ئامادەکاریەکی چڕدایە بۆ وەرزی نوێی خولی ئەستێرەکانی عێراق و کەمپێکی مەشق و ڕاهێنانی لە شاری هەولێر کردوتەوە و ماوەی نزیکەی 2 هەفتەیە ڕۆژانە بەیانیان و ئێواران یەکە مەشکەکانی ئەنجام دەدات. الحمد لله أكيد لكونه تمنيت الاستعدادات حەزم دەکرد زووتر دەست بە ئامادەکاری بکەین چونکە تیپەکە گۆڕانکاریەکی زۆری تێدایە و کاتی زیاتری پێویستە. پێم وایە بە ڕێژەیەکی زۆر بۆ دەستپێکردنی خولەکە ئامادە دەبین. هێشتا تیپەکەمان پێویستی بە یاریزانە چ لە ئاستی ناوەخۆ و پیشەگەریش. یانەی شورتە ئەم وەرزە بەشداری خولی ئەستێرەکانی عێراق و خولی دووی پاڵەوانەکانی ئاسیاش دەکات. سامی تەڕابلوسی ڕاهێنەری تونوسی سەرپەرشتی لایەنی هونەری تیپەکە دەکات و گۆڕانکاریەکی زۆریان لە پێکاتەکەیاندا کردووە. انه اغلب اللاعبين هم لاعبين جدد. زۆربەی یارزانەکانی تیپەکەمان نوێن چەند یارزانێکی وەرزی ڕابردوو ماونەتەوە. هەوڵ دەدەین لەم کەمپا زیاتر لە یەک تێگەیشتن دروست بکەین. پشتیوان بەخوا یەک دەست و یەک خێزان دەبین. اندماج اللاعبين الحاليين الجدد ان شاء الله يعني الفريق كتله واحده. طبعا اكيد الاستعدادات مثاليه هذا الموسم في محافظه اربيل. با دڵنیایی و ئامادەکاریەکان نمونەیین بۆ وەرزی نوێی خولەکە لا هەولێرەوە. یارزانەکان بە تەواوی پابەندن بە ڕێنمایەکانی ستافی ڕاهێنەران و مەشقەکانیش. پێم وایە ئەم وەرزە زۆر باش دەردەکەوین. هەموو وەرزێک شۆرتا ڕکابەری سەرسەختی نازناوەکانە و ئەم وەرزەش بۆ ئەوە دەجەنگین. كل اللاعبين على مستوى عالي وايضا المحترفين ان شاء الله يقدمون اضافه قويه هذا الموسم. یانەی شۆرتا بەردەوام لە تیپەکانی پێشەوەی ڕیزبەندی خولی عێراق بووە و دوای بەدەستێنانی 4 نازناوی بە دوای یەک تیپەکە وەرزی ڕابردوو نازناوەکەی لەدەستدا و پلەی دووەمی بەدەستێنا. هەر بۆیە ئەم وەرزە ئامانجی گەڕانەوەیە بۆ سەکۆی نازناوەکان. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.